باشە دەست خۆش. هونەرمەندان نابینایان ڕۆشن بیران ماتەم گێڕانی بەڕێز بەخێر بێن بۆ چلەی ماتەمینی هونەرمەندی خاڵێ خۆش بوو خۆشەویستی هەمومان هونەرمەند سابیر کوردستانی. بەڕێزان ئێستا گوێبیستی وتاری بەخێراتن دەبین کە لەلایەن بەڕێز نیاز نووری لە سەندیکای هونەرمەندانی کوردستانەوە پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمێت. بۆ خۆتان ئەزانن لە دەستدانی هەر هونەرمەندێک بۆ ئێمە ئاهۆ حەسرەتێکی گەورەیە و کەلێنێک لە بواری هونەر لە هەرێمی کوردستان و لە هەموو کوردستانی گەورە بەگشتی دروست دەکات چ جای ئەو هونەرمەندانی کە ساڵانێکی زۆر لەم بوارەدا کارەکەن و ئەزمموی گرنگیان هەیە و کارە هونەرەکانیان توانیویانە لە ناو خەڵکدا خۆشەویستی بۆ خۆیان دروست بکەن و ئەرک و مەسئولێتی گەورە بکوێتە سەرشانیان بۆ ئەوەی بتوانن بە هونەرەکەیان بتوانن پێشڕەو بن لە بواری گۆڕانکاریەکانی کۆمەڵگای کوردەواری. ئەمڕۆ بەرپرسی ڕێکخراوی یەکێتی نابینایانی کوردستان لێرە ئامادەیە من پێم خۆشە بفەرمایێتەوە و لەم مەراسیمەدا چەنوتەیەکمان پێشکەش بکات کاک هاوبەش نوعمان با بەڕێزیان بفەرمێت. ئەم کاتتان باش میوانانی خۆشەویست ئامادەبووان هونەرمەندان نابینایان لایەنی حیزبی کەسایەتی حیزبی و حکومیەکان هەموو لایەکتان بەخێر بن. ئەمڕۆ ئامادەبوون و بەڕێوەچوونی کۆڕێکی خەمباری ئەویش کە کۆڕی چلەی ماتەمینی هونەرمەند و خۆشەویست سابیر کوردستانی کە وێڕای دەنگی بە سۆزی وێڕای هونەرێکی پاک و پوخت نابینایەکی بەهەست بوو نابینایەک بوو کە ئەکرێ بڵێم ئەو هۆنراوانەی کە تێک ڕای گۆرانیەکانی کە وتراون شعری خۆی بوون و شعرەکانی ئەوەن کە هەر نابینایەک بیڵێت بۆ ژیانی ئەو نابینایە گونجاوە بۆیە ناڕەحەتی ناخۆشی نەک بۆ بنەماڵەکەی بۆ نابینایانی شەبوو و پێمان ناخۆش بووە. ئەم هونەرمەندە لە 99 هەتاوەکو 2001 ئەندامی دەستەی کارگەر بووە لە یەکێتی نابینایانی کوردستان لێپرسراوی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندن بووە هی ئەو سەردەمە